ژنانی سێگوندن بەیەکەوە خواردن ئامادە دەکەن بۆ ئەو کەسانەی کە لە ماوەت بە دوای سێگەنجا بێسەر و شوێنبۆکەدا دەگەڕێن. ئەم ژنانە لە هەریەکە لە گوندەکانی قەشان و بەرسماق و دەشتی تلێ کۆبوونەتەوە و بە کۆمەڵ خواردن ئامادە دەکەن. لەگەڵ دوو فەردە پەتاتە حەیوانێ وەک ئەم ژنە دەڵێت لە ڕۆژی ڕووداوەکەوە تاوەکو ئێستا ڕۆژانە دەستمان کردووە بە لێنانی زیاتر لە دوو فەردا برنجی 30 کیلۆیی و چەندین فەردا پەتاتە و فاسۆلیا و چەندین کیلۆ گۆشت و دەیان جۆر خواردنی دیکە. ڕۆژێ 3 مەنجەڵ برنج لێنین ڕۆژانە بڵێن ڕۆژی وا هەبوو دوو فەردە برنجمان لێناوە فەردەی 30 کیلۆیی ڕۆژی وا هەبوو 3مان لێناوە ئیتر دوو حەیوان و 3 حەیوان لێنراوە شلەکانیشمان بە پێی ڕۆژ گۆڕیومانە پەتاتەیە کولەکەیە ئیتر فاسۆلیایە گۆڕیومانە و لێمان ناوە. دروستکردنی ئەو خواردنە زۆرە تەنها بە ژنانی کەسوکاری سێگەنجاون بووەکە ناکرێت، بەڵکو هەرەوەزی کاری ئەو خێزانشی ئاسان کردووە و بە چەندین کاتژمێر خواردن ئامادە دەکەن و دەینێرن بۆ 3 شوێن کە 3 تیمی جیاواز تێیدا بە دوای سێگەنجەکەدا دەگەڕێن. وەکو دروستکردنەکە خواردن دروستکردنەکە هەموو ژنەکان پێویستمان بە شێفوشتن نەبووە لەشیان ساغبێ هەموو خۆبەخشانە خەریکی کارکردنن هیچ کەسێ درێخی ناکە هەر کەسێ ئەوەی بەپی مەجال ئەوەی دەوامی هەبێ ئەگەڕاتەوە وەزبێکی تریە ئیتر کردمانە بە گروپ ئەو ڕۆڵی ئەوانمەیەن ئەوانە بێن ئیتر وەکو خواردنەکەش ئەکرێ بە سێجێکە ئەنێری بۆ 3 شوێن خواردنەکە ئامادە ئەکرێ ئەنجا بۆ چەمی بەربەر بۆ سەرسول بۆ وەزبێکی تر ئەسنە خوارەوە بۆ سەر شاخەکە بۆ لای چەمەکە. ژنانی گوندەکە ناتوانن خەمی کەسوکاری ئەو سێگەنجا کەم بکەنەوە، بەڵام هاوکارن بۆ کەمکردنەوەی بارگرانی سەرشانیان لە دروستکردنی خواردنەکاندا. باوکی دەروون و باوکی کۆسار کە دوو لە گەنجاون بۆکانن بە دڵێکی پڕەوە دەڵێن چاوەڕوانی زۆر سەختە و چاوەڕێی هەواڵێکی کوڕەکانمانین. بەڕاستی چاوەڕوانی شتێکی زۆر گرانە. زۆر گرانە ئەوەی کە تەوەقعی ناکە چاوەڕوانەکەش ئەگەر هیچ بەڵگەیەک نەبێ زۆر بێ ئەمەلە دەکا. هەموو ڕۆژە چوو بۆ خۆم ناتوانم گەڕم کەسوکار و خەڵکو و تماڵە ناوە بێ یاخوا هەر خەریکن لە دەگەڕن. ئێوارەی 21 ئەم مانگە 3 گەنج بەناوەکانی دەروون ڕەئوف و کۆسار نەوزاد و هەڵکەوت نووری کە خزمی یەکتر بوون بۆ گەشت و سەیران چبوونە قەزای ماوەت و لە کاتی وێنەگرتن کەوتبوونە ناوچەمی خەمەڵۆک و تاوەکو ئێستا سۆراقیانیە و تیمە خۆبەخشەکان و تیمە حکومیەکان لە گەڕان بە دوای ئەو سێگەنجەدا بەردەوامن. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.